لە بڕیارێکی نوێدا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بڕیاریدا بە بەشداریکردنی لادایکبوونی 2006 لە پرۆسەی هەڵبژاردنەکانی خودی شەشەمی پەرلەمانی کوردستان. بەپێی بڕیارەکە ئەوانی لادایکبووی یەکی 2006ن تاکو 25/2/2006 دەتوانن کارتی بایۆمەتری وەربگرنەوە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکە. کۆمیسیۆنیش ماوەی تەنها 10 ڕۆژی بۆ ئەو کارە دیاری کردووە. بەپێی ئەو ڕێنمایانەی کە بۆمان هاتووە لە نووسینگەی نیشتیمانی لە بەغدا لە دەیدەوە ئێمە بنکەکانمان دەکەینەوە بۆ ئەوەی دەنگدەرانی 2006 بایۆمەتری بکەین. تعلیماتەکە دەڵێ دەبێت 18 ساڵی تەواو کرد بێت، واتە بۆ ئینتخاباتی پەرلەمانی کوردستان 18 ساڵی تەواو کرد بێت. تعلیماتەکە ئەوهایە لە یەکی 2006 شمولیان دەکات تاوەکو 25/2/2006 ئەگەر لەو موالیدەکانیان لەو فترەیە بێتن دەتوان سەردانی بنکەکانمان بکەن. گەنجان داینەمۆی گۆڕانکارین لە هەر کۆمەلگایەکدا. لە کوردستانیش بەشداری گەنجان لە پرۆسەی سیاسی و دەستنیشانکردنی نوێنەرەکانیان بۆ پەرلەمان گرنگترین و سەرەکیترین هەنگاوی ئێستای گەنجان و لاوانە. بێگومان بەشداریکردنی گەنجان لە تەواوی پرۆسەکانی کۆمەلگادا ئەوجا پرۆسەیە کۆمەڵایەتی بی ئابووری بی سیاسی بی کاریگەری جدیان هێلوێ چونکە گەنجان چینە بەهێز و کاریگەرەکەی ناو کۆمەلگان کە بەشداریکردنیان لە هەر کارێکدا دەسێتە ڕۆتی بەرەو پێشبردننی ئەو کارە بەرەو ئاڕاستیەکی باشتر دەڕوە چونکە بەردەوام ئەم ڕێگە چارەی گونجاوی هەنێ بۆ تەواوی ئەو شتانەی کە ڕوو دەدەن یان ڕێگەی نوێ تاقی دەکەنەوە ڕێگە چارەی گونجاوتریان پێەیە لەوانەی تر بە سوود وەرگرتن لە ئەزمموی گەورەکان کە دێنە ناو پرۆسەیەکی سیاسیدا. لە ماوەی ڕابردوودا ئەو هاوڵاتیانەی لە نووسینگەی هەولێری کۆمیسیۆنی عێراق کاری دەرهێنان و تازەکردنەوەی کارتی دەنگدانیان بۆ کراوە 128,000 هاوڵاتی بوون. پێشبینیش دەکرێت لە ماوەی ئەو 10 ڕۆژەدا بەهۆی زیادبوونی لەدایکبوونی 2006 ڕێژەکە بەرز بێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.